لێگۆری داوین ئەنجامێن نافەرمیین دەنگێن هەڵبژاردنن پەرلەمانی کوردستانی کوڕێژەیە 100% هاتیە جوداکردن. پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی لە پەرلەمانی نوێ کوردستانی مسۆکەرکردە. لێگۆری ئەنجامێن نافەرمی پارتی کاریە 738,698 دەنگی بدەست بە بینێک و دکێ 45 کورسی پەرلەمان. یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە دەنگێن وێ گەهشتە 343,883 دەنگ بێ وی ئاوای 21 کورسی لە پەرلەمانی نوێ کوردستانی مسۆکەرکردە. بزاڤە گۆڕاندە پلەیە سێم دەتێ 195,553 دەنگ بدەست ئانینە و ژمارەیە کورسیە نوێ 12 کورسیە. نەوەی نوێ 134,800 دەنگ و ژمارەیە کورسیە نوێ 8 کورسیەن پەرلەمانن. کۆمەڵە ئیسلامیە کوردستانê 113,928 دەنگ و دەکێ 7 کورسیە مسۆکەر دێ پەرلەمانی کوردستانێدا. لیستە بەرەو ئیسلاح 83,562 دەنگ و دەکێ 5 کورسیەن پەرلەمان. لیستە سەردەم 16,895 دەنگ بێ vê yekê kariye kursiyekî مسۆکەر بکە دێ پەرلەمانی کوردستانê. حزبە شیوعی 8,239 دەنگ و بێ vî ئاوای کاریە کورسیەکی مسۆکەر بکێ. دەربارەی کورسیên گۆتاژی پارتی گەشەپێدانە تورکمان 2 کورسی ئانینە و هەروەها پارتی چاکسازی تورکمانی 2 کورسی ئانینە و هەریەک ژێ بەرەیە تورکمانی و ڕافیدەین و کلدان و ئاشووری و سریانیژی 1 کورسی ئانینە. پەیمانیایەکیتی نەتەویژی 3 کورسی ئانینە و ئەرمەنانژی 1 کورسی بدەستانیە.